تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی وەرزشیە کە باز لە گرنگی تۆپی بالە وە گرنگی ئەم وەرزشە لە چیدایە و قسە و باسی زیاتر لەسەر یەکێک لە یاریزانیە نمونەیەکانی بواری بالەکەین بەر لەوەی بچینە لای تەوەری بەرنامەکەمان راپۆرتێکمان لەبارەی ببورن لەبارەی ژیانی وەرزشی وەلید عارەب یاریزانی تۆپی بالە بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بوونی خەون و خولیا بۆ گەیشتن بە هەر ئامانجێک تەنها باوەڕ بە خۆبوونی دەوێت بۆ ئەوەی خەونەکەت بکەیتە ڕاستی. وەلید تەمەنی 38 ساڵە و خۆشەویستێکی زۆری بۆ تۆپی بالە هەیە و خەو و خۆراکیشی بووەتە ئەو یاریە. وەلید بەهۆی بەرزی ئاستی لە تۆپی بالەدا گەیشتۆتە لووتکە لەلایەکەوە مامۆستای زانکۆیە و لەلایەکی دیکەوە تا دێت هیوا و ئاوەتەکانی لە بوارەکەدا دێنێتە دی. وەلید عارەب توانی بە سەرکەوتووی بڕوانامەی دکتۆرە لە تۆپی بالە بەدەست بهێنێت. وەلید خۆویست نییە و توانەکانی پەخش دەکات هەر بۆیە لە ساڵی 2016 فێرگەی تۆپی بالەیانی هەولێری دامەزراندووە توانای منداڵان و گەنجان لە وەشەدا بەرجەستە دەکات. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە ڕۆژێکی جیاوازە من لە سەرەتای دەستپێکردنی یاریکردنم بە تۆپی بالە بۆ و هەر حەزیشم بۆ یاریە بووە دوای خوێندنی تاواکردنی کۆلێژم پەروەردەی وەرزشی بوو لە دوای ئەو تاواکردنی ماستەرەکەم بوو ئەمڕۆژ کە دکتۆریەکەم لە هەمان کاتدا هەمویان ڕەبتن بە تۆپی بالەوە بە ئەو اختصاسە عەمەلیە کە بۆ خۆم هەمە ڕەبتم کردبوو لەگەڵ اختصاسێکی نەزەری تێکەڵم کردبوو بتوانم دکتۆریاکە پێبیمەوە خۆشبەختانە ئەمڕۆ بە سەرکەوتوی دکتۆریاکەم تاوا کردو بتوانم ئەو هەموو کۆمەڵە شتەی کە تێکەڵم کردووە بەیەکەوە لە ناحیەی عەلمیەوە خزمەتێکی بچووکی شارەکەم و یانەکەم بکەم کە یانی هەولێرە لە ڕووی ئەکادیمیەوە بتوانین چەند یاریزانێک دروست بکەین بۆی لە داهاتوودا نمونەیەکی جوانی وەرزشیمان هەبێت. وەلید عارەب لە ساڵی 2000 دەستی بەیاریکردن کردووە لەیانەی هەولێر ماوەی 10 ساڵ لەسەر یەک درێسی یانەکەی پایتەختی پۆشیوە دواتر چەند جارێک ئاڵوگۆڕی یانەکەی کردووە لە نێوان هەولێر و پێشمەرگەی سلێمانی و شۆرتەی بەغدا و دوجار گەڕایەوە یانەی هەولێر و تا ئێستا بەردەوامە لە یاریکردن و کاپتنی یانەی هەولێرە. بەڕاستی نازانم بڵێم چی هەموو ژیانی من بالەیە هەموو ژیانی بەمەخشی یەکەم شت ناساندنم لەناو خەڵکاندا بەهۆی بالەوە بوو دووەم خوێندنی تاواکردنەکەی دکتۆریەکەم هەر لەسەر بالە بوو بەهۆی بالەوەش بوو سێم ژیانی هاوسەرگیری کەشم هەر لەسەر بالەوە بوو یعنی ئێستا دەتوانم بڵێم تەواوی ژیانم بوویتە تۆپی بالە یعنی چۆن لەگەڵ بنەماڵەکەی خۆم و خانەوادەکەی خۆم و عایلەکەی خۆمدا دەژیم هەروەهاش بەبێوان ناتوانم بژیم هەروەش ببێت تۆپی بالە ناتوانم بژیم بەڕاستی لە هەموو ژیاندا من دوێنێکە گفتوگۆی دکتۆریاکەم کردووە ئەمڕۆ لە تەمرین ئامادەمە یعنی هەر کەسێک کە لە زیاتی من بێ هەفتەیەک پێویستی بە پشوو هەیە بەڕاستی بەڵام ناتوانم بیرم لەوە کردوەوە کە ببم بەڕاهێنەر ئینجا ئەو بیرکردنەوەی من دەتوانن یانەکەمان یانی دەستەی کاجێریانە وەخود یاخود سەرۆکیانە یاخود سەرپەرشتایەتی بەکەم بڕیا لە سەوداتن لەسەر ئاستی من کاتێک ئاستی من بە پێویست نەما بۆ یاریکردن یان پێشەوەی بگەمەوە ئاستەی کە بە کەلکی یاریکردن نایەم بۆ خۆم بڕیار دەدەم ئەگەر منیان قبول بوو وەکو ڕاهێنەر من بە خۆشحاڵیەوە ڕاهێنەری یانەکەم دەکەم بڵێ لەوانەیە زۆر زۆرە هەر ئەم ساڵ کۆتایی ساڵم بیتن و احتیمالیشی هەیە تەمرینی باشتر بکەم و بتوانم ئاستێکی باشتر پێشکەشکەم بەردەوام یاریکردن. پێشووتر وەلید 3 جار بووەتە پاڵەوانی یانەکانی عێراق لەگەڵ یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی و چەند جارێکیش بەشداری پاڵەوانتی عەرەب و ئاسیاشی کردووە لەگەڵ یانەکەی لە خولی کوردستانیش چەند جارێک لەگەڵ یانەکانی بووەتە پاڵەوان ماوەی 10 ساڵ لەسەر یەک لە هەڵبژاردە جیاجیەکانی عێراق یاری کردووە لە پاڵەوانتیەکانی دەرەوە. وەلید چەند وەرزێکیش وەک باشترین یاریزانی کوردستان و عێراق دیاری کراوە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر. بینەرانی عزیز راپۆرتەکە سارد نەبێتەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی پەیامی ڕۆژەوە وەلید عارەب عەبدوڵڵا
یاریزانی نمونەی تۆپی بالە لە هەرێمی کوردستان میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە ڕاستە خۆ دەچینە لای بەڕێزیان و قسە و گفتوگۆ لەسەر ژیانی تایبەتی خۆی وا گرنگیدان با تۆپی بالە لە هەرێمی کوردستان دەکەین کاگۆلی زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ زۆر سپاس ئەگەر لێەوە دەست پێ بکەین دیارە راپۆرتەکە بەشێکی زۆر باس لە ژیانی جەنابتی کرد لەسەرەوەی کە چۆن تۆپی بالە بەلاتەوە گرنگە بە کورتەیەکی تر لە ژیانی خۆتەوەی کە لە راپۆرتەکەن باز نەکرا بۆ گەر باسی بکە بۆ بینەران سپاس دەکەین سەرەتا سپاس بۆ کەناڵەکەتان و سپاس بۆ ئێوەی بەڕێز و سپاس بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پێیام بەڕاستی تۆپی بالە لە ژیانی مندا زۆر گرنگە لە سەرەتای ینی هەستکردنم بە وەرزش تۆپی بالە بووە تا ئێستاش هەر لەنا ئەو وەرزشە بەردەوامە ینی وەکو کەسایەتێک کە لەگەڵم هاوڕایە هەموو کاتێک بێکەوەین لە خوێندنگاکەشمدا لە کۆلیژەکەم هەر لەسەر تۆپی بالەم لە ژیانی وەرزشیشم هەر تۆپی بالەیە ینی ئەوەی لەگەڵ تۆپی بالە دەیکەم پێم وابی لەگەڵ هیچ کەسێک نەم کردووە تا ئێستا چونکە لە بەلایانی کەم لە شەو ڕۆژێکدا ئەمن ینی هەتا ئەو کەسانەی کە لە نزیک برادرە نزیکەکانیشم هەر بەهۆی تۆپی بالەوە ناسی و من ینی زۆر تایبەتە بەلای منەوە تۆپی بالە شتێک نییە بڵێم بتوانم لەبیری بکەم ئەگەر لەبیری بکرێتن چووکە کەسایەتێک کەسێکە وەکو بڵێن من دەڵێم کەسێکە ناڵێم تۆپێکە کەسێکە کە نزیکەی 20 ساڵە 20 شتێک ساڵە لەگەڵە من هاوڕایە و برادەرمە و بە هەموو ژیانمەوە سەفەرم کردووە لەگەڵی دانیشتم لەگەڵی ینی بە خۆشحاڵیەوە خۆشیم دیتێ لە تۆپی بالە ناخۆشیم دیتێ لە تۆپی بالە ئەوەی منی گەیاندوو بۆ ڕۆژە بەڕاستی هەر ئەو تۆپی بالەیە بووە زۆر باشەمە بۆ تۆ ئەوەندە گرنگ دوجار تۆپی بالە بۆ ئێمە بۆ خەڵکی بەگشتی تا چەندە گرنگەوە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی یەکێتی تۆپی پێی هەرێمی کوردستانە یاخود یەکێتی لیژنەی تیپە میلیەکانە چییە ئەو بابەتانی کە پەیوەستن بە تۆپی بۆ تا چەندە گرنگی پێدەدەن بەڕاستی ئەو گرنگی دانەوەکو پێویست نییە چونکە ئەوەی من دەیبینم لە تۆپی بالە تا ئێستا و گرنگی تەواوی خۆی پێنەدراوە زۆربەی حتا گەبڵم یانەکانیش نەک تەنها یەکێتی تۆپی بالە حتا یانەکانیش ئەوەندەی گرنگی بە تۆپی پێدەدەن ئەوەندە گرنگی بە تۆپی بالە نەدەن ئێمەش لەگەڵ تۆپی پێینەوە پێشمان خۆشە و یانەکانمان خۆش دەبێ و بەڵام ئەو خەڵکانەی کە مەسەرەن من 2 ساڵ مدیری ئەکادمی هەولێرێ بووم و هەر بۆ خۆشم ڕاهێنەری ئەکادمیەکەش بووم ینی هەندێک بنەماڵەم ناسی بە خۆشحاڵیەوە تا مەزرۆی ئەوەی بن منداڵەکانیان فێرە تۆپی بالە بێتن لەبەر ئەوەی حەز و ئارەزوێکی تەواویان هەبوو ئەمن ئەوە نابینم لە ناوێچێتی تۆپی بالە بەڕاستی ئەوان دەتوانن فێرگەیەک تایبەت بەخۆیان بکەنەوە دەتوانن ینی دەعمێکی ئەو کەسانە بکەنەوە کە فێرگەیەکەکەن بڕاوکە من 2 ساڵ فێرگەیەکم هەبوو لە سەرۆکی دێچێتی تۆپی بالەوە تا دەگاتە ئەندامەکان ئەگەر 10 کەس بن هەشتیان دەزانی هەر فێرگەکەیەک بە ناوی تۆپی بالە کە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرە ئەوە بۆ خۆی کارەساتە تۆ کەسێک دێت هەموو ژیانی 8 ساعت لە کۆلێژەکەی داوام دەکات دوای 8 ساعت دەجاتی بچی ئیسراحەتێک لەگەڵ ماڵ و منداڵەکەی بکە دێتن 4 ساعتیش فێرگەیەک بەڕێوە دەباتن چەند کەسیانێک لەبەردەستم کاریان دەکرد و لەگەڵ ئەوانی کە خەریجی کۆلێژی پەروەردەوەرشی بوون یانی ئەکادمی بوون بەس لەبەر خاترەوەی خزمەتێکی بچووکی ئەو منداڵانە بکەین بڕوا بکەیت تۆپی بالەم نەدیت بێ کەسم نەدیت 2 ساڵان ئەمن بەردەوام بووم ئەو ساڵیش بە تەما بن بەردەوام بین لەبەر نوێژەنکردنەوەکەی هۆڵی داخراوی شەید فڕەنسوا هەرێری نەماتوانی بەردەوام بین ئینشاءالله پاش تەواوکردنەکەی بەردەوامیش دەبینەوە کەسێکم نەدیت ڕۆژێک لە دەستخۆشی دێدەکەم دەسوەر ئافرینێک بۆ تۆ بەڕاستی پیشگیریەکی باش بۆ تۆپی بالەیە داهاتوێکی باش وەکو بە شێوێکی ئەکادمی دروست دەکەی بۆ تۆپی بالە نەمدیت ئەوەش بەخۆی کارەساتە ئەگەر ئەمن سەرۆکێک بووم یاخود دەستەیەک لە ئەندامانی یەکێتی تۆپی بالە بم دەبێت یەکەم کارم بۆ بێتن چۆن بتوانم کەسایەتێکی تۆپی بالە دروستکەم کاتە تۆپی بالە چیمان پێ بەخشێت یا چیت هەیە بۆی کە هانی خەڵکی بدەیت بچن دەست پێ بکەن خۆیان فێری یا مناڵەکانیان بنێرن بۆی کە فێری تۆپی بالە ببن من ئەو تۆپی بالەیە کە بە منی بەخشی هەموو شتێکی بە من بەخشی بەڕاستی ژیانێکی تەواوی کاملی بە من بەخشی بەڵام بۆ ئەو کەسانێک کە چیان پێ بەخشێت من تەمەنا دەکەم ینی پێش ئەوەی کەسەکە خۆی بکاتن کەس ناتوانێتن خۆی پێ بگەینتن دەبێت لە یانەکانەوە زیاتر گرنگی پێ بدرێتن چکە یانەمان هەیە تۆپی بالەی هەر نییە یانە هەیە مەسەرەن هەیەی گرنگی پێ ناداتن یانە هەیە گرنگی پێدا فترەیەک دوای واز دێنیتن من ساڵ هەبووە لەگەڵ یانە بوومە یەکەمی عراق بووینە یاخود یەکەمی کوردستان بووینە دوای ئەو بەشداری خولی کوردستان و عراقمان نەکردێتە تۆپی بالە ئەوانە کارەساتە دەبێت لە فێرگەکانەوە دەست پێ بکەن بەڕاستی بە شێوەیەکی ئەکادمی بە شێوەیەکی دروست تا دەگەرە ئاستێکی ینی ئەگەر بڵێم جوانانیش بێ یاخود شەباب بێ ئەو کاتی لەگەڵ یانەکان بەردەوام بن ئەویش
ئەگەر من کوڕەکەی خۆم بڵێم ئەتوو کاکە گەر بووبی بە باشترین یاریزانی هەرێمی کوردستان با نەک شارێکیش دەتوانی خۆت بژینی ئەو پارەیە کە وەری دەگری بەشی بژێوی ژیانی خۆت دەکا یعنی ئەگەر بزانم نایکاتن ناهێڵم بیکە یعنی هەندێک شت هەیە بەڕاستی ڕاستە هیوایەتێکی تایبەتە بەڵام هەموو کەس وەکو من دکتۆرایەکی نییە لە جامعەیەک ڕاتبێکی تایبەتی خۆیە بیتن ئەگەر لە موچەیەک وەگرێت لە تۆپی بالا یان وەرنەگرێتن هەر یەک بیبووی نەخێر هەندێک کەسەیە ژیانی وەرزشی وای لێ دەکاتن بتوانین ژیانێکی خۆش بۆ خۆی بەڕێوە باتن کەواتە نەبوون و مسۆگەر نەبوونی ژیان لەوە چێ هەلو دەرفەتی بە یاریزانبوونێکی باژاوە پاڵەوانبوونی لە بەشێ لە زۆر لە یاریزانەکانی ئێمە سندۆتەوە 100% لەبەر ئەوەیە من ڕۆژێک لە بیرما 2007 بوو 2008 بوو یعنی یاریەکی زۆر باشمان کرد نازام لەگەڵ یانەیەک بوو یارەکەمان بردەوە سوتفەی کرد تەلەفۆنێکم بۆ هات ئەمش گوتم بە سەرچاو ئیشاڵڵا ئێوارێکە بۆت دێنم ساحەبی خانووەکەی من کرێتی بوومە و کاتی کابرایەک لە لای من ڕاوەستا گوتی مامۆستا جەنابەت کرێتی گوتم بەڵێ گوتی 3 ساڵ لە منتەخەبی عێراقی کاپتنی نادی هەولێری جەنابەت کرێتی گوتی یعنی من منداڵەکەی من هیوایەتمەوەی ببێتە یاریزانێکی تۆپی بالا ئەگەر ببێتە وەلید عارەبیش دەبێتە کرێتی یعنی بۆ بالێ بکات دەڵی نێرمە تۆپی پێ 2 گۆڵ دەکاتن و 100 ملیۆن وەردەگری هەر لەو کاترا من بیرم کردەوە مەسەلەن چۆن دەبێت کابرا زۆر ینی دەقیقاً جیاوازی کێ دروستی کردووە کە تۆپی پێ 100 ملیۆن وەرگرێ و تۆپی بالا لە کرێچێت یا بژی ئەوە یەکەم شت لە یەکێتی تۆپی بالا یعنی تۆپی بالای بچوو کردوێتەوە لە سەرەتادا لەبەرەوەی ئەگەر ئەوان چەند گرنگی پێ بدەن یانەکان ئەوەندە گرنگی پێ بدەن تایبەتە بەوانەوە دووەم یانەکانیش دەوری سەرەکیانەیە یانەکانە من زمانێکە بووە مەسەلەن گرێبەستەکەی من 80 ملیۆن بووە 85 ملیۆن بووە موچەی ماگانە کەشم لەگەڵی ملیۆنێک بووە یعنی گەیشتینە نزیکەی 100 ملیۆن وەرمان گرتووە لەخوا بە زیادبی ئەمە خۆمان گەیاندا ئەو شوێنەی کە ویستمان بەڵام ئێستا نەماوە ئێستا گرێبەستی یاریزان 10 ملیۆن 5 ملیۆن ئەویش نییە ئەگەر بیدەنی یاخود موچەیەکی بدەنێ موچەکە بەشی دوو جلوبەرگی وەرزشی و هاتوچۆیەکەی ناکە ئەوانەش بۆ خۆی کارەسات بۆیش تمۆح نەماوە زۆر باش وابێنە سەر فێرێکەکە دەسە چی لێ هاتووەوە چەند خەڵک یان چەند منداڵ چەند گەنجت پێگەیاندووە نزیکەی 80 بۆ 100 کەسێم هەبوو تقریبا لە فێرگەکە بە کوڕان و بە کچانەوە 2 ساڵ بەردەوام بووین بەڵام تەنها بەردەوام بوونەکەمان لە کاتی پشوو بوو ینی لە کاتی دەوام نەمان دەتوانی ساڵی گوتم لە کاتی داوامش بەردەوام دەبم بەڵام بینیم لە 80 کەس 10 کەس دێ 15 کەس دێ زەحمەت بوو بەڕاستی هەم کاتەکەمان تێک دەچوو هەم تەمرینەکان ژڕێک دەکرد مەسەلەن لەو 15 کەسەی 5 ئافرەت کرد داتن منداڵ بوون دەیان کوڕداتن نەشم دەتوانین تێکەڵیان کەم چکە تەمرینەکانیان جیا بوو تەنها لە کاتی پشوو بەردەوام بووین 2 ساڵان خۆشبەختانە ئەمن لە خولێکی قوتابخانەکان دانیشتە بووم و خولێکی شەبابیش کراوە لە کوردستان دەتوانم بڵێم 150 یاریزانەکانی کە یاریان دەکردوی فێرگەکەی من بوون ئەوە بۆ من زۆر بوو ینی ئەتوو ئەگەر لە 2 ساڵەکەی من 6 مانگم تەمرین پێکردم چونکە هەر ساڵێک 3 مانگ بەس تەنها لە پشوەکان چەند یاریزانێکم دیت بە خۆشحاڵەوە ئێستا یاریزانەکانی خۆمان لە یانەی هەولێر ئەوانی لە دوای خۆمانی شەبابی هەولێر نزیکەی 6-7 یاریزانی خۆمە ئەوانەی کە لە ئەکادمیەکە لەگەڵم بوون ئەو ئەکادمیای منیش ئینشاءڵڵا لەگەڵ نۆژەکردنەوەی هۆڵەکەمان کە تەواوبوونی 100% بەردەوام دەبین و لەسەر کارەکان جەنابتان لە بواری عملی و ئەزمونیەوە گەشتونەتە ئاستێکەوە ئێستا پەنجەی ئازایەتی و پاڵەوانێتیتان بۆ ڕاکێشێت لە بوارە ئەکادمیەکەشەوە لە بۆکۆی لە ڕاپۆرتەکەدا بینیمان دەبیتە خاوەن و وەرگری بڕوانامەی دکتۆرا لە بوارەکەی خۆتدا کۆکردنەوەی ئەم لایەنی تیۆری و عملیایان بۆ منە کردداری و نەزەریە تا چەند بۆ منە گرنگێکی زۆرترەدا بە بوارەکەیتەوە تا چەند ئەم بۆنی جەنابێت لە نێو زانکۆیەکە لە زانکۆکانی هەرێمی کوردستانەوەکە گرنگی و بایەخێکی ئەوتۆ بۆ وەرزشی بالە بگەڕێتەوە بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە چونکە ئەگەر تا ئێستا ئیشم کردبێتن لەوانەیە بە خیبڕەیەکی خۆم و مەیدانی ئیشم کردبێت لەوانێت چونکە نزیکەی 20 مدەڕیبی جیاجیام دیتێکە لەگەڵیان ڕاهێنانم کردووە بەڵام ئێستا گەیشتیمە شتێک کە وەکو بڵێم خۆم وەکو مدەڕیبێک ڕەفتار بکەم ئەمن تا ئێستا قوتابی دکتۆرا بووم باخود بڵێم یاریزانێک بووم پرسیارم لە خەڵک دەکرد بەڵام لە دوای بەدەستێنانی ئەم شادەیە خەڵک پرسیارم لێ دەکات ئیدی گرنگی دانەکەی من لێرە ڕادەست پێ دەکاتن هەموو ئەو زانیاریانەی کە لە دکتۆرا وەرم خوێندومە یاخود لە ماستێرەکەم خوێندومە کۆم کردیتەوە بەڕاستی و چۆن ڕەبتی بکەم بە بەرنامەیەکی تەدریبی یاخود بەرنامەیەکی تعلیمی یاخود بەرنامەیەکی فێرکاری کە خزمەتێک بەو گەنجانە یاخود بۆ منداڵانە بکات لە فێرگەکە یاخود لە یانەکەشم
یانەکەشم چونکە منیش هەتا یاری ناکەم ینی تمۆحیشم هەیە بەڕاستی من کەسایەتیەکەم لە ناو عملیدا ینی ئەگەر بمکەنە هەرچی پۆستێک ئیداری بێنایکەم حەزم لە ئیشی ئیداری نییە بۆیە پێم خۆشە ئەوانە هەموو ڕە بکەم بتوانم خزمەتێکی ئەکادیمی جوانی ئەو کەسە بکەم کە لەبەردەستم پێی خۆشە فێر بێت زۆر باشە گولی سەبار بە فێرکردن یا فێربوونی بالا ئێستا بۆ نمونە گەریاری جیمناستیک بینە بەرچاوی خۆمان دەبێت کەسێک بێ هێشتا منداڵ بێت تەمەنی کەم بێت کە جسمی نەرم بێت بتوانێت بە ئاسانی حرەکاتەکان بکە بەڵام بالا چ جۆرە کەسێک چ جۆرە تەمەنێک دەتوانێت لە ئێستەوە بڕیاری بۆ بدات چێ خۆی فێر بکات من لە کاتی فێرگەکەمدا ینی ساڵم تهدید کرد بوو لە مەسەرەن لە 10 ساڵ تا 14 ساڵ بەڵام هەندێک دایک و باوک داتن ینی بەتموحەوە منداڵەکەی 8 ساڵە یان 7 ساڵە وەرم دەگرتم گوت مشکلێک نەفێربی کوڕەکەی من 6 ساڵە هەر 6 مەهارەکەی هەر 6 کارامەکەی کە هەمانە بۆکو من دەیزارێتن بەڵام بەبێ ئیمکانیەت لە بەرەوەی منداڵە چەند زووتر دەست پێ بکە باشترە گرنگەوەیە لە خوار 6 ساڵ تۆزێک زەحمەت دەبی بۆەوەی نەوەک تووشی پێکانێک بێت لە بەرەوەی هەرچەندە وەزنی تۆپی تایڕی تۆپی بالا مەسەرەن وەزنێکی خەفیفیەیە بەڵام لە پێشی 6 ساڵ تۆزێک زەحمەتە بۆ ئەوان بەڵام ئەمن بابی بووم هەموو ڕۆژ لە ماڵێ تۆپێکیم بۆ دێنێتن لەگەڵ من تەمرین دەکات دێمە خۆڵک داخراوەکان هەر لەگەڵ من دێتن تەمەنی لە تەمەنی 10 ساڵ لە تەمەنی 8 تا 10 ساڵ دەست پێ بکاتن یعنی ئەو کاتی خۆی دەناسێتن بەسەرەن بۆ چ پۆستێک دەبێت بۆ چ شتێک دەبێت 2-3 ساڵ بەردەوام دەبێت تا فێرە کارامەکان دەبێت بە شێوەیەکی گشتی ئەگەر کەسایەتێک تەمرینی پێ بکاتن دەتوانیتن مەسەرەن ئەو بەهرەیە لەو کەسایەتیدایە بۆ ڕافع دەبێت بۆ کابسێکی مەرکەز سوار دەبێت بۆ مەسەرەن خەت خەلفیەک دەبێت بۆ لیبڕۆ دەبێت ئەو کاتیا تو دەتوانی بڕارێک لەسەرەوەی بدەیت بەڵام ئەگەر لە 14 ساڵ و 15 ساڵ بۆ من هات چکە 14 ساڵ و 15 ساڵ یاری دەکەن خولەکاندا ئەوانە دەبنە ناشرین یاری دەکەن پێش ئەوە لە 10 ساڵە تو بێتن 4 ساڵەکە ئامادەی دەکەی و 4 ساڵە هەموو شتێک فێر دەبێتن و دەتوانی چۆن کەسێک ئەگەر نەخۆش بێتن دکتۆرەکە لەوەی چاک تەشخیصی نەخۆشەکەی بزانانی لە عیلاجەکەی باشترە چکە من ئەگەر شانم بێشتنە و عیلاجێکی مەسەرەن ڕانم بۆ دانێتن سەقەت دەبم خەرا دەبم تێک دەچم و ئێمەش وایە ئەگەر ئەمن تەشخیصی بکەم ئەوی کەسایەتە بۆ چ پۆستێک دەبێتن ئەو کاتی دەتوانێتن بە بەهرەکەی خۆی لەسەر ئەو پۆستی خۆی ئیش بکاتن و بگاتەوە ئاستی کە دەوێت بەڕێی من لە 6 ساڵی ڕادەتوانێتن بەڵام ئەگەر بێ سەر یانەکان ناهێڵن ئەوە بۆ فێرگەکانە یانەکان لە 14-15 ساڵ کەمتر بێتن ئەسڵ لێ ناگەڕن بێت تەمرینیشیان لەگەڵ بکە زۆر وەکوتی کاگوەلی دوجار ئاستی بەتایبەت تاکی کورد لە یاری بالەدا چۆن دەبینی و قسەت بۆ پێوە لایەنە پەیوەندیدارەکان بە بالە لە هەرێمی کوردستان چییە بۆی کە ئەو توانە باشەی کە تاکێکی کورد هەیەی لە بالە بتوان بەرجەستەی بکەن و بیاین کە بیانکەنە پاڵەوانی عێراق و تەنەند وڵاتانی دەوروبەر بەڕاستی من ینی ئاستی کورد ئێستا بە پەنجەی دەست دەژمێردرێن کە ئەوانەی باشن پێشتر من و بەڕێز دکتۆر علی تەها کە کاپتینی یانی پێشمەرگەی سلێمانیە بۆ ماوەی چەند ساڵێک یانی 10 ساڵ زیاتر لە هەڵبژاردەی عێراق یاریمان کردووە دێمە گەیشتێ مەرحەلەیەک یانی ئەگە هەڵبژاردەی عێراق لەبەر دەرگاکەمان تەمرین بکات نەچین چکە وەڕز بووین ئەوەندە سەفرات و ئەوەندە بەتوڵات بەشداریمان کرد لە دوای خۆمان نابینی مەسەرەن یاریزانێک بڕوا بۆ ئەو شوێنە یاریزانی باشمان هەیە بەڵام نەگەیشتە و ئاستەی کە بتوانێت بە شێوێکی ئەساس لە هەڵبژاردە یاری بکە یاخود بیبەن هەر بۆ 2 معسکەر تەدریبی ئەمن پێم باشە ینی ئەو مەسئولانی ئێستا لایەنەکەی خۆم لایەنەی هەولێرم ینی نزبەیەک پارە هەیە کە دەدرێت بە یانەکەمان هەر لەسەری نووسرایە بۆ تۆپی پێی یانەی وەرزشی هەولێر حەقیان دینارێک بدەن بە تۆپی بالا یعنی حکومەتەکەشمان تۆپی پێیەکەی دەوێتن مشکلەکەی مە لە تەنها لە یانەکە و لە یەشێتەکە نییە بەڵکو حکومەتەکەی من میزانیەکی تایبەت بداتن بە هەولێر تایبەت بە تۆپی پێ یعنی ئەوان حەدیان لە 5 میلیۆن دەربین بدەن بە تۆپی بالا ئەوەش مشکلی یعنی لەسەرەوەی خۆشمان هەر پارەکە بۆ تۆپی پێ ئەمەش لەگەڵ تۆپی پێینەوە ئەمەش تەمەنا دەکەین بەڵام هەموو یاریە گرنگی خۆی هەیە مەڵێ زۆر سپاس بە بەڕێز وەلید عارەب عەبدوڵڵا یاریزانی وەرزشی تۆپی بالە زۆر سپاس بە ئومێدیەوەی ئینشەڵڵا هەمیشە لە لووتکە و سەرکەوتنا بتبینین و پاڵەوانێتی باش و گەورە بۆ تۆپی وەرزشی کوردستان بەدەست بێنین زۆر سپاس دووبارە بەخێر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز